نوێترین بڵاوکراوەی کۆمەڵە چیرۆکێکە یەکێک لە قەڵەمە هەرە بێدەنگەکانی بواری ئەدەبیاتە کە ئەویش کتێبی شێتبوون لە هەوای شاردا. ئەم کتێبە لەلایەن بەڕێز کارزان عەلیەوە نووسراوە، لە کۆمەڵە چیرۆکێک پێک هاتووە، لە حەوت چیرۆک پێک هاتووە. کارزان عەلی وەک خۆی ئاماژەی پێکە هەوڵیاوەکە شێوازێکی نوێ تاقیکردنەوەیکی نوێ بکات لە نووسینی خۆی، لە شێوازی نووسینی خۆی. هەروەها ئەو تاقیکردنەوە نوێ لە ڕووی زمانەوەیە و لە ڕووی تێمای چیرۆک و کاراکتەر و شوێنی ڕوودا و هەروەها ئەو چیرۆکان و گرێدانی چیرۆکەکان پێکەوە لە ڕووی زمانەوانی و هەوڵیاوە گۆڕانکاریە بکات لە شێوازی گێڕانەوەی چیرۆکەکان و کاراکتەرەکانی نێو چیرۆکەکە. لە دووتوی ئەم کتێبەیە ئەم بەڕێز کارزان عەلی هەر تەنها نووسەری ئەم کۆمەڵە چیرۆکە نیە، بەڵکو ڕابردووشدا وەرگێڕانی بۆ زۆرێک لە کتێبەکان کردووە و وا بۆ خۆشی خاوەنی با بڵێن نووسەر و نووسینی باشی خۆیەتی. و ئەم کتێبەشی نوێترین چاپێتی کە بڵاوی کردوێتەوە و بڵاو کراوەتەوە بە هیواین کە خوێنەری بنەوە سوود و چیرۆکانە وەربگرن کە تیایدا قسە باسی لەسەر کردو و ژێڕانەوەی هەبووی. لا درێژی کار و چالاکیەکان بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری دەربانی خان کتێبی شێتبوون لە هەوای شاردا بڵاوکاتەوە. ئەم کتێبە لە نووسینی کارزان عەلیە. مەراسی موناسانی کتێبەکە لە کاتژمێر 4 ئێواری ئەمڕۆی 20 2021 لە هۆڵی ڕۆشنبیری و دەربانی خان بەڕێوە چوو.